ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە لە گفتوگۆیەک و دیبەیتێکی تایبەت لەگەڵتان دەبین. 100 ڕۆژ بەسەر کابینەکەی محەممەد شیع سۆدانی سەرۆک وەزیرانی عێراق تێدەپەڕێت. لە سەرەتای دەست بەکاربوونی سوودانی کارنامەیەکی نووسیەوانێ کە دەستی خستبووە سەر برینەکانی عێراق. باسی لەوە کردبوو کە کێشەکانی عێراق چارەسەر دەکات. کێشەی سیاسی، ئابووری، ئەمنی، خزمەتگوزاری، تەواوی ئەو داواکاریانەی کە هاوڵاتی عێراقەتی ئەو ململانێ سیاسیانەی کە هەیە ئەو هێزە چەکدارە لە یاسا دەرچوانەی کە هەیە لە عێراقدا و ئەمانە و کۆمەڵێک کێشەی دیکە پەیوەست بە عێراقەوە ئاماژەی بە هەمویان کردبوو. پەیوەست بە هەرێمی کوردستانیشەوە باسی لەوە کردبوو کە ڕێککەوتنێکی سیاسی زۆر باش لەگەڵ هەرێمی کوردستان دەکات، هەروەها ڕێککەوتنی شنگال جێبەجێ دەکات، مادەی 140 جێبەجێ دەکات، هەروەها پێکەوە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژه یاسای نەوت و گاز دەنووسەوانێ. هەروەها باسی لەوە کردبوو محەممەد شیع سوودانی کە لە مانگی دەی ئەم ساڵدا دەبێ هەڵبژاردننی سەرجەم پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت و لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختە. کەواتە ئەم شەو لەم گفتوگۆ تایبەتەدا دەپرسین ئایا سوودانی توانی ئەم کارانە بکات، ئایا توانیوێتی هەنگاو بە ئاراستەی چاک سازی بنێت یاخودنا. کەواتە میوانەکانم دەناسێنم کۆمەڵێک کەسی باش لێرن کە پێکەوە گفتوگۆی ئەم بابەتیان لەگەڵ دەکەین. بەڕێز دکتۆر ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق زۆر بەخێربێی دکتۆرە. هەروەها بەڕێز خانم عابد ڕاوێژکاری دامەزراوەی ڕوئا بۆ لێکۆڵینەوە زۆر بەخێربێن. هەروەها لە بەغدادەوە ئەبوو فەقار شەمەری سەرکردە لە دەوڵەتی یاسا. سوپاس بۆ بەڕێزیشتان ئەبوو فەقار کە ئامادەن لەگەڵمان. دکتۆر ڤیان زۆر بەخێرهاتی. سپاس دەکەم بۆی کە ئامادەی دەبێنم زۆر باشیش خۆت ئامادە کردو کۆمەڵێک وەرەقی باشت هێناوە لەگەڵ خۆتە. باسی ئەواکەین کە کورد هەمیشە لە دەستپێکی کابینەکانی حکوومەتی عێراقیدا گەشببینە بۆ داهاتووی خۆی و بۆ داهاتووی حکوومەتەکانی عێراق. بەڵام دەبینین خەریکە بە پێی خوێندنەوەکان ئەم گەشببینیە بەرەو ڕەشببینی دەڕوات. ئایا لە ماوەی 100 ڕۆژە با پرسیارەکە بکەم لە ماوەی 100 ڕۆژی کابینەکەی سوودانی چی کرا؟ سڵاو بەڕێز بۆ جەنابێتەوە بۆ بینەرە و بۆ هەردوو هەڤالێن بەرێزەوێت ئامادە بووین. ڕاستی ئەبخۆ ئەساساً 100 ڕۆژ احتیمالە کەم بیت بۆ تەقییمە هەر حکومەتەکە و ئەم باشیش زانین ینی دەرفەتژی بۆ vê حکومەتێ هەبوون و خطورەتیش سەر vê حکومەتێن و کەش هەیە. يعني أو درفت مثلا بوفي حكمته هبوي كهمي هزن سياسي مظن أمشين بيجين إطار تنسيقي تحالف السيادة بارتي ديمقراطي كردستان ويكتي وكي كرد ما همي بيشتبون ياخو بوفي حكمته هداي لو ما شين بيجم أبدا الفتك بوفي حكمته كشيا زيزي أمشين قالك جرد بيجين مثلا حكومته عادل عبد المهدي كان وزير كمان حتى تصويتات يكرن بس من هاجي وزاري وهمي وزارات تقريبا حدود يعني نبو دهروج دو وزير تنهي مابون تصويت باش هاتا كرن زيزي وطبعا ابدا الفتك ابو يعني جارة كوريكا تاكيتك بس منهاج وزاري اساسا امشين بيجي المنهاج وزاري عادة تبيته من ام بيجين يعني منهاج وزاري تحويل تبيته برنامج حكومي اگر بين ساعه كان منهاج وزاري 23 محور تداهبين 23 محور ام بيجين بشوازك قشتي محوركش رقم 20 السر هرم كردستان هبي او جي بحثي هندت كتب بيجيت معالجات دانين يعني تشخصازيه دانين تناف علاقتنا برا هردو حكمته هرم كردستان يلقى الحكمه الاتحادي وان باشيش الزانين ائتلاف اداره الدوله كاف حكمته تشكيل كري عندك فقره دانابين يعني الوان بابته او بحث لكري مثلا هر اجراء كتصعيدي درباري هرم كردستان نهي تكرن حتى قانون نفط غازي وطبعا او ائتلاف هاتكرا طبعا المحكمه الاتحاديه امشين بيجي مثلا بابت لو نكرا دكتور فيها بوشي ريغري لا دادگای فدرالي نكرا لو برياري دادگای فدرالي بوشي ريغري نكرا نخوي اساسا او بابت يعني مثلا امشين بيجي نائبك دعوه كربي الناف محكمه اتحاديه بس اس دي مسار او فقراتات ام بيجين شو بيتسر او بومباسكي اي بوشي وكو كرد دفاعتان نكرد داكوكيتان نكرد لبرامبر او برياري دادگای فدرالي نبي شك طبعا ما يعني امشين بيجين ابخو نائبك تشبو دعوه كربي السر حكومه اتحادي للعلم وصار 6 ماده هان 6 بريار يد حكومه اتحادي يتصالة 2021 اساسا يعني او بريار نل صاله يعني نل سر محمد شيع السوداني بو سر كاظمي بو سر حكومته كاظمي بو والله كرد بود الصلاه بو لبرامبر او برياره تظاني شوا ابرك ام بين سحكينا مرحلاني ائتلاف إدارة الدولة سيهزن سياسي بحثي هندي كربين تبيت تنسيق هبي تتنبرا حكمتها هرم كردستان وحكمتها فدرال درباري
همي او بابتيان هر او بريارانا او درباره حكومة هرم كردستان او يك دو مثلا وكي من بحث كري هيج اجراء كتصعيدينا هي تكرن حتى مراجعه قانونيه بتكرن او تشريع كردنا قانون نفط وغازه ابخو اساسا او ورقه يا ائتلاف اداره الدوله سير تورابو توري ام بيجين سياسي وتوري ديكاي تنفيذي وتوري تشريعي مثلا تشريع كردنا محكمه اتحادي قانون محكمه اتحادي تشريع كردنا قانون نفط وغازه جارة كوريكا تشريع كردنا مثلا قانون مجلس الاتحاد الفدرالي جارة كوريكا مراجعة كردنا قانون انتخابي يا مجلس النواب وانتخابات مجالس محافظات يعني هندك بابتها بنية التشريعي اگر ام بين صح كان يعني اگر تو عفوا مجالك يبدا زور بكورتيس فاستك بيستوسي محورها بوين الهمي بابتها مثلا اولويات الفي حكمته بحثي هندت كرد قلتي مثلا دبيت ام مكافحه مثلا امشي فساد أو يك النقطة دوام نقطة مثلا مكافحة يعني العفو مثلا دعم شباب وابكتكو كار أو هبيت إصلاح إداري وإصلاح أمبيجين اقتصادي يعني مالي يعني أفسي تقريبا بيش تورها بون زور جرينج بين بالنسبة بو في حكمته وكي أولويات دانا بون أمشين بيجين جارة كودي كتأكيد كما أصلا تناف من هاجي وزاري دا بس يندك بيكودي نقطك هي كو أبخو حكومات لازم أخو تقييم كد وقامت نوف مجلس النواب ما لجنكو هاي بيجنا لجنة التخطيط الاستراتيجي ومتابعة البرنامج الحكومي فجارك وديك التأكيد كما سطروج احتمالك هم بيت بس درفتيش برانبري في حكمته باش بين يعني هندك خطوات تكرين امنشن بيجي نكريه بس او خطوات توان سطروج هذا كما وطبعا دبيت متابعة بكين بو حتى شش هيبه حتى صالك يعني قفتو زياتر كين زانين دتشله برس غانم عابد خوش حالم كلا قلب برستا قفتو كم ئێوە وەکو دامەزراوەی ڕوئا بۆ لێکۆڵینەوە پێتان وایە 100 ڕۆژ کەم بێت بۆ هەڵسەنگاندنی کابینەکەی سوودانی؟ نعم شكرا جزيلا بالبداية على استضافتكم دەکەم بە ئەمیمانداریە ڕاستی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم لە ڕاستیدا حکوومەتی محەممەد شایع سوودانی دوای زۆر نەهامەتی زۆر هاتە ئارەوە لەدایک بوو ڕووداوەکانی ناوچەی ساوز و کشانەوەی ڕەوتی سەدر و ئەوان کە لە زۆرینەی پەرلەمانیان هەبوو بەڵام لە پرۆسە سیاسی کشانەوە پێویست بوو لەو چوارچێوەیەدا بە حکوومەتی محەممەد شایع سوودانی دەستکەوتی زۆری بەدەست بهێنا بە بۆ ئەوە ئێمە دادپەروەرانە بین محەممەد شایع سوودانی لە هەندێک خاڵدا سەرکەوتوو بووە لەوانەش چەسپاندنی گرێبەستەکان وەک فەرمانبەری هەمیشەیی بەڵام هەندێک کێشەی کەڵەکەبووی حکوومەتەکانی پێشتر هەبوو دووەم تاپۆکردنی زەوی هەروەها گۆڕینی هەندێک زەوی زیادە ڕۆ بۆ نیشتەجێبوون ئەمەش خاڵێکی دیکە بوو کە دەستکەوتی ئاو بوو بەڵام ئەگەر ئێمە ئاوڕێک بدەینەوە لە دیوەکانی دیکەش دەبینین بۆ نمونە ئەو دۆسیەی دزی سەدا شتێکی زۆر گەورە بوو کە ئەوان چۆن ڕێککەوتن دەتوانن لەگەڵ کەسێک بکەن کە لەو دۆسیە و لەو تاوانەدا تێوەگلاوە هەروەها هەندێک لە لایەنەکانیش لەو دۆسیەدا تێوەگلاون ئێمە هەمومان دەزانین هەروەها خاڵی دووەمیش بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دراوی عێراقی ئەمانەش هەموویان کە کاریگەری لەسەر ژیانی هەژاران هەبوو ئەمانەش هەر بۆ حکوومەتی محەممەد شایع بەڵام ئەمانەوە باس لەوە بکەین ئایا سوودانی توانیوێتی حکوومەتەکەی سوودانی توانیوێتی بەرژەوەندیەکانی عێراق بپارێزێت وەکو دەوڵەت واتە لە ژێر هەژمونی وڵاتانی دراوسێ دەری بێنێت ئەم بەرژەوەندیانەی پاراستووە ئەگەر بڵێت چۆن ئەگەر نەخێر بۆچی؟ نەخێر هەڵبەتە زۆر سەختە ئەگەر ئێمە باسی هەیمەنەتی ئێران بکەین زۆر ئەستەمە حکوومەتی سوودانی بتوانی بێت خۆی لە ژێر هەژمونی ئێران ڕزگار بکات کە ماوەی چەند دەیە دەسەڵاتی خۆی لەسەر بڕیاری سیاسی و ئابووری عێراقدا سەپاندووە ئەمە کارێکی ئاسان نییە کە حکوومەتی محەممەد شایع سوودانی بتوانێت بە ئاسانی خۆی لەو هەژمونە ڕزگار بکات لە هەموو ڕاهەندەکانەوە لەسەر هەموو سێکتەرەکان هەروەها ئەو کێشانەش کە بوونەتە هۆی
هەروەها دەتوانم بڵێم کە ناتوانێت هەرچەند محەممەد شیع سوودانی خواستێکی هەبووە بۆ ڕزگارکردن لە هەژمونی ئێران، بەڵام من لەو باوەڕەدەم کە هەندێک لایەن لە ناو چوارچێوە هەماهەنگیدان ڕێگری لەو هەنگاوانەی لەو نیازەی محەممەد شیع سوودانی دەکەن و نایانەوێت عێراق لە ژێر هەژمونی ئێران بێتە دەرەوە. تۆڵەی قورسە هەژمونی ئێران واتە قورسە عێراق لە ژێر هەژمونی دەرچێت لە ژێر هەژمونی ئێراندا. هۆکاری ئەمانەت چییە؟ بۆچی عێراق ناتوانێت لە ژێر هەژمونی ئێران بێتە دەرەوە؟ هۆکارەکان سیاسین یا ئابوورین؟ لە ڕاستیدا دەستوەردانی دەرەکی بە شێوەیەکی گشتی لە بڕیاری سیاسی عێراقی لە یەکەم حکوومەتدا لە ساڵی 2005ەوە هەر هەبووە. ئەمە تەنانەت وڵاتانی کەنداویش لە ڕێگەی کوتلە سنەکانەوە هەروە تورکیا، ئەمریکا هەمویان دەستوەردە لە کاروباری ناوخۆی عێراق دەکەن، بەڵام پرسیارەکە لەبارەی ئێرانە و زۆرێک لە لایەنەکان هەن کە دەیانەوێت خۆیان بخزێنە ناو کاروباری عێراقەوە لە ڕێگەی ئەم لاو ئەولاوە. دەتوانم بڵێم کە بانگەشەی هەڵبژاردنەکانیش لایەنی دەرەکیەوە پارەدار دەکرێت و دەستخۆش دەگەڕێمە وڵات. دەچینە بەغداد. بەڕێز ئەبولفەقار شەمەریمان لەگەڵدایە. زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێزیشتا کە میوانی لەگەڵمانە و بەشداری ئەم گفتوگۆیاکەی. باس لەوە دەکرێت کە حکوومەتەکەی سوودانی لە یەکەم تاقیکردنەوەدا نەیتوانی سەرکەوتوو بێت، ئەویش شکستی هێناوە بۆی کە بەهای دیناری عێراقی دابەزی بەرامبەر دۆلاری ئەمریکی. ئایا هاوڕای لەگەڵم قسەیەدا؟ بسم الله الرحمن الرحيم. بەناوی گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوە بەڕێز و لە خوشکە بەڕێزەی لە هەموو ئەو بینەرانەی بە کەناڵە بەڕێزەکەدان هەروە میوانە بەڕێزەکان. من دەمەوێت لە سەرەتادا باسی لەوە دەست پێ بکەم کە لێرەدا بابەتی نور زهێر کە یاسایەکمان هەیە کە دەبێت لە نێوان حکوومەت و کەسی تاوانباردا لانی یەک لە کەرەوە هەبێت. دووەم چوارچێوەی هەماهەنگی لە ژێر هەژمونی ئێراندا کار ناکات. ئێران جگە لە ئامۆژگاری هیچ شتێک بە ئێمە نادات، بەبێ ئەوە هیچ بڕیارێک لەسەر چارەنووسی ئێمە بدات یاخۆ لەسەر پرۆسەی سیاسی عێراقی بدات وەک وڵاتانی دیکەی ناوچەکە. هەروەها ئێران لە هیچ هەڵمەتێکی بانگەشەی هەڵبژاردندا پلانی دارایی بۆ چوارچێوەی مانگی دابین نەکردووە. دواتریش من دەڵێم بەڕێز سوودانی لە زۆرێک لە هەنگاوەکانیدا سەرکەوتوو بووە کە خەریک بوو لە ماوەی شەمەری لە کام هەنگاویدا سوودانی سەرکەوتوو بووە. دەتوانی پێمان بڵێ؟ ئەمما موضوع الدولار لێرەدا سەرکەوتنی بەرچاو و بەرجەستەی بەدەستێنەوە لە هەندێک بواردا ئێمە ناتوانین 100 ڕۆژ بکەینە پێوەەر بۆ شکست خواردنیان سەرکەوتنی حکوومەتێک لە هەر حکوومەتێکی دیکە لە جیهان، نەک بۆ تەنها بۆ عێراق. سەبارەت بە پرسی دۆلاریش کێشەکە کێشەیەکی نێودەوڵەتیە. ئەمریکا جڵاوی بەسەر دۆلارەوە هەیە، هەروەها جڵاوی بازاڕی دراوی جیهانی کۆنتترۆل کردووە. هەر ئەویشە کە ئاراستە دەکات کەینێ نرخی دۆلار بەرز دەبێتەوە یاخۆ دابەزێت. ئەمە شوای کردووە کە حکوومەتی سوودانی بخاتە دۆخێکی هەستیارەوە و ملکەتی هەندێک داواکاری بانکی فیدرالی ئەمریکی بکات. لێرەوە زۆرێک لە کارەکان کە توانیویەتی بەڕێز سوودانی توانیویەتی تێدا سەرکەوتوو بێت و بەدەستی بهێنێت. زۆر ئەوانیش وەک چاکسازی لە وەزارەتی بەرگری، هەروەها وەزارەتی ناوخۆ، هەروەها ئەو چاکسازیانەی کە لە دەستگا ئەمنیەکاندا هاتوونەتە ئاراوە، هەروەها ناردنی زۆرێک لە تاوانبارەکان بۆ بەردەم دادگا و لێپرسینەوەی
داوای یاسایی باشە. بەرامبەریان بەڕێز شەمەری. ئەم لێرەدا ئێمە بەڵێ. دەتوانین بڵێن کە محەممەدی سوودانی توانیویەتی خۆی لە بەشێک لەو چڵکاوانەی کە بەڵێ. سەردەمی حکوومەتی کازمی هەبوون خۆی ڕزگار بکات و وڵاتش زۆر باشە. باسی ئەوەت کرد کە ئەمریکا جڵەوی دۆلاری لە عێراقدا گرتۆتە دەست. بەڵام منیش دەپرسم ئایا ئەمریکا مافی خۆی نییە کە جڵەوی دۆلار بگرێتە دەست، چونکە دراوەکە دراوێکی ئەمریکیە لە کاتێکدا کە دەوترێت دۆلار بە قاچاق دەچێتە دەرەوەی عێراق. ئێمە ڕەتی ناکەینەوە ئینکار ناکەین کە زۆر بڕێکی زۆری دۆلار بە قاچاق دەبرێتە وڵاتانی دراوسێ دەبرێنە. هەروەها ڕەتیشی ناکەینەوە کە زۆرێک لە بازرگانان یاری بە بازاڕی دراو دەکەن لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە. هەروەها ئەوان دەیانەوێت کە بڕێکی زۆری نەختینە بۆ خۆیان دابین بکەم بۆ و هەر لەو ڕێگەیشەوە ئەو پارەیە دەبرێتە دەرەوەی عێراق. بەڵام لە ڕێگەی چاکسازیەوە بە شێوەیەکی پلەدار دەتوانرێت ڕێگری لەم هەنگاوانەش بکرێت. هەروەک ئەم کۆمپانیانە توانیویانە یاری بە ئابووری عێراقی بکەن. زۆر باشە بەڕێز شەمەری بە ئەم پرسیارە شەر ئاراستەی ئێوە بکەم. ئەم حکوومەتەی سوودانی حکوومەتێکی ئیتلافیە واتە بەڕێکەوتنی سیاسی پێکێنراوە. ئایا چوارچێوەی هەماهەنگی پابەندە بەڕێکەوتنەکانی لەگەڵ هەرێمی کوردستان یاخود نامە بەستم ڕێکەوتنە سیاسیەکانە؟ بەڕێزم حکوومەتێکی تەوافقیە، حکوومەتی زۆرینەی نیشتمانی نییە، حکوومەت لایەن سێ لایەنەوە پێکێنراوە لە کوردستان و چوارچێوەی هەماهەنگی و ئیدارەی دەوڵەت یاخۆت پێکاتەی ئەو پێکاتانەی سنە کە لە پەرلەمان کورسیان بەدەستهێناوە. ئێمە ئەمە ڕەت ناکەینەوە. هەروەها ئێمە خۆمان لە پابندیەکانمان نادزینەوە لە بەرامبەر بە خەڵکی خۆمان لە هەرێمی کوردستان و ئێمە هەرگیز لەگەڵ ئەوەدانین کە ئابلوقەی ئابووری بەسەر خەڵکی ئێمەدا لە کوردستان بسەپێنرێت. بەڵام ئێمە لە بەرمەبنای خۆینەوەمان بۆ ڕژێمەکانی پێشوو گەلی کوردستان گەلی ئێمەیە و ئەوان عێراقین لە سەرەتا و تا کۆتاییش و پێویستە لە هەمان حکوومەتی عێراقیدا بن و لە هەموو فشار و ممارسەیەک و ئەجندایەکەوە دوور بن کە بە ئەجندایەکی سیاسیان هەیە. بەڵێ دەست خۆش دەگەڕێمەوە وڵات بێگومان. دکتۆر ڤیان بابێ مۆلای بەڕێزت پرسیارێکەکەم بەڵام بەر لۆی وەڵامم بیتوانێ ئەچمۆ لای بەڕێزغانم چونکە پێم وا بێ بەڕێزغانم قسەت هەبوو لەسەر قسەکانی بەڕێز شەمەری ئەدویست قسە بکەی. نعم يعني ذكر السيد بەڕێز شەمەری باسی ئەوەی کرد کە بەڕێز سوودانی هەندێک سەرکەوتنی بەدەستێناوە. من لێی دەپرسم ئەو باسی سەرکەوتنەکانی کرد بەڵام ئاماژەی پێ نەدا کێ چین ئەو سەرکەوتنانە من دەمەوێت بۆم ئاشکرا بکات. هەروەها من قسەم لەسەر ئەوە من نەموتووە کە چوارچێوەی هەماهەنگی لەلایەن ئێرانەوە پارەدار دەکرێت و یان سنیەکان لەلایەن وڵاتانی کەنداوەوە پارەدار دەکرێن. بەڵام من گوتومە کە هەڵمەتەکانی هەڵبژاردن لەلایەن دەرەکیەوە پارەدار دەکرێن. دەستخۆش پەیامەکەت گەیشت. دکتۆر ڤیان ئێوە وەکو کورد چ داواکاریەکتان لە حکوومەتەکەی سوودانی هەبوو ئەو چی پێشکەش کردوون تا ئێستا؟ هەرچەنە خۆش دەڵی 100 ڕۆژ کەمە بەڵام دەکرێت لەو ماوەی ئەو 100 ڕۆژەدا هەنگاوێک درابێت شتێک کرابێت. نەخۆی جارێک کە تأكيد تماما يعني ليرى في منهاج وزاري ده ورقة ائتلاف إدارة الدولة أساسا يعني أو منهاج وزاري أو هرس هم بيجين مكونات يت رئيسي إطار تنسيقي بو تحالف السيادة وكرد ما اتفاق كرير سرسيتا ورا تأكيد تكما بقى وتصويت إشهاتا كردنت ناف مجلس النواب ده يعني أف منهاج وزاري أو السي بيستو سامح ورجارة كوريك احتمال درفت نبيت أزبع سين دي بكم با همي بابتا
بس مثلا مكافحة فساد إداري ومالي، معالجة بطالة جارك وديك أما كارنامەیەکی باشە دکتۆر أما ڤیان. كارنامي باشا بلى. بس ورقة ائتلاف إدارة الدولة أساسا بحسي سيتا ورتكت توان سيتا وردا بحسي وان بابتا يكري هيش يعني هيش تشتك نابي الدرباري حكومتها هرم كردستان أجر تنسيق نبي تلقى الحكومات أو يكل وان بابتا دکتۆر ڤیان بلى. کورد هەمیشە دەڵێ بلى. ئێمە کێشەمان لە نووسینەوە و کاغەز طبعاً. نییە ئێمە بلى. کێشەمان لە جێبەجێکردندا بلى. هەیە تطبیق تطبيق مثلا اتفاقية كيف شنغال تطبيق أكري؟ يكل وان بابتايا بيت ليرة هاتي نبيسين تطبيق اتفاقية شنغال يعني مثلا ما يكل بيصدق وان شيء. بابتايا العفو أبا حتى أنه كمثلا نا دس كار في بابتينا هاتي كردن هان بابتي دوية مثلا تخصيص كردنا موازنة كي بتفعيل كردنا مادة صادو تناف تناف مجلس وزراء دا أفجي طبعا أوجي كل وان فقر هذه نبيسي خلال هيفك حتى أنه كخلال هيفك بدو هيفسي هيفيشتون هيك تشتك درباري في بابتينا هاتي كردن يعني دوسي بنقول ليرة حال الحاضر يا جرينك أو هر قرارك درباري حكومتها هرم كردستان ده بالتنسيق بيت هر إجراء تصعيدي لازم راوستيد قانون نفط غازي لازم تشريع بيت تأكيد كما يعني هندك بابتت هين زور جرينجن فليرة ناف في ورقة ائتلاف إدارة الدولة يتهاتينا نبيسين بس احتمال السطروش كم بنبو تطبيق كردنا تأكيد كما أساسا أف من هاجي وزاري تبي بيستوسي محور تدهبن همي محور باش بن بطالة دكين بيت مشاريع ذهبن مكافحة فساد بيت إصلاح إداري إصلاح اقتصادي تعليم صحة همي بابا الزراعة همي تشتي إتو حكمتك تيوهاتي لسر أنقاضت شهر حكمة الديكا بيج حكمة الديكا بابتت هين يعني عندك بابتت هين مثلا زور زحمة احتمال معالجة لا ما من جارك ولك تأكيد كما درفت بدايما درفت هان فاكترنت هيز فاكتر بهذا الدستة في حكمته كمعارضة أساسا تقريبا نينا همي أو قوى السياسية أبتنا في مجلس النواب العراقي ده همي دعمه في حكمته شروجه إكي وحتانوكا وكما بحس كري نفط مثلا نوكي جرام بوي يعني أوجي يك بابته بس برانبري وين نفط جرام بو أبجا دولار سعر دولاري جرام بو أوجي يك تشتغل يعني بڵێ کێشەکانی بەردەم کابینەکەی سوودانی زیادیان کردووە أكيد من أو هيا يعني أساسا مثلا تأكيد كما يعني أفريقيا حتى في لا دولة أم بيجين لا دولة يعني دولة مؤسساتي حتى نو كنينة وزير دشيت وزيرك دهيد همي تشتي أو الوزارات دا دشيت نامين تبع دكتور ڤیان پەیامەکانت گەیشت دەست بەڵام من دەمەوێت لەسەر پرسی کورد زیاتر بوەستم لەگەڵ بەڕێستا لیژنەی مادەی 140 بینیمان کە کارا کرایەوە پێکێنرایەوانە لەم کابینەی سوودانیدا بەڵام لە ئەرزی واقعدا چی کراوە بۆچی وا دەڵێم چونکە هەر ئەمڕۆ لا ژووری هەواڵی کوردستان 24 ئێمە راپۆرتمان هەبووە کە تعریب بەردەوامە لەو ناوچە کێشە لەسەرانەوە ناوچانەی يعني ئەف چی کراوە دکتۆر ڤیان واتەمانە ئەژێت بێژمەتە ئەگەر بابەتێ مادە 140 بیت دەبیت موازنەتێک هەبیت چونکو تزانی مادە 140 سي فاكتورات تدا هان سي مبدا تدا تطبيع وقت تو بحثي تطبيعتك دبيت موازنتها كبير يعني تو لجنه تنها بيجي والله من تفعيل كر اف لجنه يا ما صدق المجلس كارا كراوه تا موازنه بو دياري نكرا اخر حتى انه كموازنه نهاتي 2026 بروجي او جي كل وان بابته يتراستي زور زحمته يعني حتى انه ك 2022 و 2026 دکتۆر ڤیان دەوترێت بڕیارەکانی دادگای فیدراڵی پرۆژه یاسای بودجە دوا دەخات بۆ پەرلەمان ڕاستە؟ طبعا بابت راستي يا موازنه يك دينا عام زور زيدايا عجز زيدايا احتمال حتى 5 تريليون او جيت ناف في منهاج وزاري دين فيسي كأو بلينة تدات لازم عجز كم بيت لازم دين العام كم بيت لازم قروض كم بن يا في تشتيتو همية بكي راستي زور زحمته اولا دوام تشتيش طبعا اكيد بابته مثلا حكومته هرم كردستان وحكومته فدرال او بابته موازنه يعني بحكومته هرم كردستان او جيك الفاكتورايا بس اساسا يعني موازنه حتى انه كانت نف مجلس وزراء كان قال مجلس وزراء خلاص بهمي بابات تظاني ام باش تظاني الموازنه معناها دبيت شقه تشغيليه شقه استثماريه شقه حكوميه يعني ابابت انا همي دبيت قال وزارات قال محافظات دبيت خلاص طبعا اكيد ايش قال حكومتها كردن لسر بودجه كاتي زياتريوي قري مولاد بو گفتگو كردن لسر بودجه بابچما لاي بريز خانم سودانی وتی هەروەکوی کە لە کارنامەکەیە کۆمەڵێک بەڵێنی زۆر گەورەی نووسی بوو لە دوایین قسەشیدا جارێکی دیکە وتبوویەوە هەر بەرپرسێک وەزیر بێ پارێزگار بێ لە هەر ئاستێکدا بێ کار بکە ئەگەر بێت و بە باشی کارەکەی ئەنجام نەدا دووری دەخەمەوە پرسیارەکە ئەوەیە
ئایا سوودانی دەتوانێت ئەو بەرپرسانە دوور بخاتەوە یاخود وەزیرێک دوور بخاتەوە چونکە بۆ خۆتان نەزانن ئەمە ڕێککەوتنی سیاسیە لە عێراقدا سوودانی داینە ناون کەواتە کارەکە ئەوەندە ئاسانە کە سوودانی بە قسە دەیڵێ يعني اولا على مستوى سەرەتا لەسەر ئاستی پارێزگاکان ئەمڕۆ نووسراوێک دەرچوو لە ئەنجومەنی وەزیران ئەو بینیمان کە لە حکوومەتی سوودانیدا چەند پارێزگارێک دوورخرانەوە سەبارەت بە وەزیرەکانیش من لەو باوەڕدام کە دەتوانێت یەک دوو وەزیر دەربکات ئەویش لە ئەوانن کە پەیوەندیە بە هیچلانێکی سیاسیەوە نییە چونکە حکوومەتی عێراقی لەسەر حکوومەتێکی تەوافقیە و لەسەر بنەمای لێکتێگەیشتنی سیاسی هاتۆتە ئاراوە لەدایک بووە لە هەموو حکوومەتەکان کە پێشتریش پێکێنراون هیچ جیاوازیەکیان لەگەڵ پێکێنانی حکوومەتی سوودانی نییە چونکە بەڕێکەوتن لەگەڵ ناوماڵی سونە لەسەر سێ خاڵ بوو یەکەم هەڵوەشانەوەی هەیئەی موساءلە هەندێک ئەوەی پەیوەندیان بە هەندێک گروپی چەکداریەوە هەبوو لەو شارانەی کار لە دەست داعش ڕزگار کراون بۆیە من دەڵێم بەڕێز محەممەد شیع سوودانی لە کاتی دەرکردنی بڕیارێک بۆ هەڵوەشانەوەی دەستەی لێپرسینەوە و دادپەروەری دەستەکە هەڵی ڕەتی کردەوە کە خۆی هەڵبەشێنێتەوە هەروەها بینیمان کە بڕیاریدا 200 ملیارەکە بۆ هەرێمی کوردستان ڕەوانە بکرێت بەڵام دادگای فیدرالی بڕیاری پێچەوانەیدا بەڵام من لەو باوەڕەدام لە کۆتاییدا لێکتێگەیشتنی سیاسی سەردەکەوێت بەسەر هەموو یاساکاندا چونکە ئەگەر ئەو لایەنانە لا حکوومەتی عێراقی کشانەوە ئەو کات حکوومەتی عێراقی بەسەرۆکاتی محەممەد شیع سوودانی بە یەکجاری کۆتایی دێت بۆیە بابەتەکە لێکتێگەیشتن و ڕێکەوتنەکانی نێوان لایەنەکانە سوودانی بەبێ گەڕانەوە بۆ هێزە سیاسیەکان لە عێراقدا بۆ چوارچێوەی هەماهەنگی دەتوانێت بڕیار بدا ئیدی بڕیارەکە سیاسی بێ ئابووری بێ ئەمنی بێ خێر سەختە زۆر سەختە لە ڕاستیدا لایەنە سیاسیەکان کە حکوومەتیان پێکێنا ئەوان دەتوانن وەزیرەکان لە کاردا بن نەک بەڕێز سوودانی چونکە ئەو محەممەد شیع سوودانی تەنها دوو کورسی لە ناو ئەنجومەنی نوێنەران هەیە باقی ئەوانی دی هەمویان بەدەست شوارچەوەی هەماهەنگیوان دەگەڕێمە وڵات بەڕێز شەمەری بۆ خۆتان نەزانن سوودانی وەکو دەستکەوتێک باسی دزینی سەدە دەکات و بینیمان کە پارێکی زۆر دزرا بە ملیارەها دۆلار دزرا لە عێراقدا و ئەوەشمان بینی کە بەشێکی کەم لەو پارەیە گەڕێنراوەتەوە بۆ عێراق ئەمە دەستکەوتە ئەمە سەرکەوتنە ببوورە بەڕێزم هەر وەک چۆن پێشتر باسم کرد لێرە قانونێک هەیە یاسایەکەیە ئەگەر قەرزدار تۆمەتبارەکە قەرزداری حکوومەت بیت پێویستە هەندێک ڕێککەوتن هەبێت لە ڕێگەی دادگاوە پەنجە لەسەر کە دەست بەسەر عقارات و خانوبەرە و زەوی ساروەت و سامانەکەیدا بگرێت ئەوەی دووەمیش دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە بەڕێز غانم باسی لێوە کرد کە دەستکەوتەکانی سوودانی لە ڕێگەی لە ماوەی 100 ڕۆژدا من گوتەبێژی سوودانی نیم بەڵام دەتوانم باسی ئەو وەکو نمونە باسی دوو پرۆژە بکەم کە حکوومەتی سوودانی پێشکەشی کردووە هەندێک لەو پرۆژانەی کە کاریان تێدا وەستا بوو لە پارێزگاکان هەروە ئەو چاکسازیانەی کە لە وەزارەتەکاندا کراوە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ هەروەها بوونی نیازێکی ڕاستەقینە بۆ
ڕاکێشانی گەنجان بۆ سەرکار هەروەها کێشەی لەوانەیە ئەو کێشەکانی حکوومەتی پێشوو لە حکوومەتی سوودانیش دووبارە ببنەوە چونکە ژمارەیەکی زۆری خەڵکی بێکارەیە کە تا ئێستا نەمەزراون. سێیەم کە زۆر گرنگە ئەمانەی کە بەڕێزم گوێبیستت بم. بەڵێ ئێمە گوێمان لە تۆیە من دەمەوێت پرسیار بکەم ئەمانەی کە تۆ ئێستا ئاماژەی پێەکەی ئەمانە کاری ورد و بچووکن لە کابینەکەی سوودانی، بەڵام ئەوەی کە کێشەی بۆ خەڵک دروست کردووە ئێستا بینیمان هاتنە خوارەوەی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی خەڵک ئەمە دەبینێ، خەڵک ناڕازیە. من بۆیە لە دەستپێکی بەرنامەکەم پرسیارم کرد لە ماوەی 100 ڕۆژە سوودانی چی کردووە، کەواتە پرسیارەکە ئەوەیە کێشەکانی بەردەم کابینەکەی سوودانی زیادی کردووە یاخودنا، ئەگەر زیادی کردووە بۆچی؟ ئەگەر نەخێر من ئەوە تا بۆم باس کردی کە کێشەکان زیادی کردووە. بەڕێزم ئەمریکا ئەو جڵاوی بەسەر دۆلارەوە هەیە. دادگای بانکی فدرالی ئەمریکا جڵاوی جوڵەی دراو لەسەر ئاستی جیهانی بەدەستەوەیە. حکوومەتی بەڕێز عادل عەبدولمەهدی چەند سەرداوێکی جوڵاندن لە دژی ئەم حکوومەتە، هەروەها نیازەکەشیان ئاشکرا بوو بۆ شکستپێنانی ئەم حکوومەتە بوو. هەروەها دوجار بینیمان کە چۆن حکوومەتی کازمی هات شوێنی گرتەوە. ئێمە بەڵێ دەبینین لە گۆڕانکاریەکانی نرخی دراو خەڵکی عێراق زۆر زیانمەند بووە. دەبینین بانکەکان کە دراو بە قاچەق دەبەنە دەرەوەی عێراق و دۆلار دەکڕن، ئەوان بۆ ئەوەیە کە دەکرێت لەو ڕێگەیەوە حکوومەت ئێرادەی خۆی بەسەردا بسەپێنێت، بەڵام دۆلار ناتوانرێت دۆلار بەم بەرزیە بمێنێتەوە چونکە لێک تێگەیشتنی شاتۆتە ئاراوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ هێورکردنەوەی دۆخەکە. دەمەوێت ئاماژە بە خاڵێکیش بکەم هەموو ئەو حکوومەتانەی کە پێشتر دەسەڵاتی عێراقیان بەدەستەوە بوو وەک چۆن میوانە بە ڕێزەکەت ئاماژەی پێدا ئەوان حکوومەتی تەوافقی بوون. هەموو سیستەمە فیدرالیەکان و حکوومەتە پەرلەمانیەکان ملکەتی لێک تێگەیشتنە سیاسیەکانن لە پێکهێناندا بۆ تێپەڕاندنی بڕیارە سیاسیەکانی بۆیە ڕۆیایەکی سیاسی هاوبەش هەیە. هەروەها کە دەگەڕێمە وڵات کاتە دەدەمێ گفتوگۆکەین گفتوگۆی زیاترەکەین ئەو دەکرێت لە ڕێگەیەوە حکوومەت جێبەجێ بکات. گفتوگۆی زیاترەکەم لەگەڵت دەگەڕێمە وڵات. دکتۆر ڤیان، یەکێکی دیکە لە ئاڵنگاریەکان یاخود کێشەکانی بەردەم کابینەکەی سوودانی بودجەیە بۆ خۆتەزانی کە ئێستا کەمێک پێشێستا باسی کرد. ئەوە مانگی دووە پرۆژە یاسای بودجە تا ئێستا نەهاتۆتە پەرلەمان. بۆچی؟ چاوەڕێی چی دەکەن؟ کەی دێت؟ کەی خوێندنەوەی بۆ ئەکرێ؟ کەی دەکرێت بە یاسا؟ باسێکی ئەومان بۆ بکەی بەڵام بە کورتی. از بێژن باسی ینی ئەوی بابەتی کرد، ینی موازنە ئەساساً تێتە نویسینش قبلی ئەساساً مەجلس وزراء، ومجلس وزراء دەبێت تاوتوی مثلا هەمی وەزارات بکەن، هەمی محافظات بکەن، گەلوان مناقەشەت بکەن. باسی هۆکاری دواکەوتنەکەیمان بۆ بکە دکتۆر ڤیان، هۆکاری دواکەوتنی بودجە بۆچی تا ئێستا نەهاتووە؟ ئەسبابی تەخیربوونی بودجە ئەساساً گوتم ینی مەسەلا عەجزێ حتانۆکە زۆر زۆرە، مەسەلا اختیراضە چاوە کێم بکە، چونکە الفێر المنهاج وەزاری دەی باسی هەندێک کردی گوتی ئەس دەبێت اختیراضێ کێم بکەم، ئەس دەبێت دەین العام کێم بکەم، ئەس دەبێت عەجز کێم بکەم. ئەف بابەتەنە ینی زۆر ئەم بێژین ناوێت مەزنن و وەختی تو تێ سەر ئەساسی تطبیقێت ناف موازنەیەدا زۆر ئەویت زەحمەتە. يعني أبرو مثلا 200 تريليون يبحث كان كموازنة عراقي هندية احتمال 5 تريليون عجز بيت هان بلكت حتى 6 حفتش
بقته يعني زورة عجزت تصوركم كي بتواوتي بروجياسا مزبوط بكريتو يعني بقاتا برلمان يعني براسي هيفا ايك وقت تي باري ما قلتي اكيد يعني ابانو كح مفروضه بدايته هيفا دوبيت مفروضه نوكا بيت وانتخابات لجنه مالي شاتا كرنوك الحمد لله لجنه ماليه درستو امت امادينك وبهد بمجلس نواب حتى انه كتناف مجلس نواب دانا يعني او نبيه يعني الناس مجلس وزراء حتى انه كنفر كريا ابا اف بابته تابعي حكمته يعني بخو او يكل وان تشتويا باس لكري على اساس زي اقرار موازنه بيتكرن اما كان بين بحثي يعني موضوع ام بيجين هرم كردستان انقلك تشتديكا يعني بابت مثلا توازن وطنيه مؤسسات هذا بحثي هندي هات بكرن يا حتى انه كمناصب خوكي كرد ما قلتينا في حكمته ده نا والله حتى انه مثلا بابت ديكاي بحثي هندي كريا مثلا ربط جميع مدارس الكرديه التي تقع خارج الاقليم كردستان بالمديريه العامه للدراسات الكرديه بابت حتى انه كتهما هنجيدايه باسي هندي كري بدعم من القوى السياسيه تخول الحكومه الاتحاديه وحكومه اقليم بالتفاوض حول الملف النفطي والموازنه يعني دبي تخويل بيتهردوا حكمت اوش ما النبي او حتى انه طبعا براسي افبابته هاتا كرن يعني مثلا حكمتها هرم كردستان شاندي شاند فريكرن وجوك ايجابيش هبويتنا برا هرد حكمته بس قرار محكمه اتحاديه تاثير كريا سلبي بابتي باسي هندي كري مثلا اجراء مراجعه شامله بو او فتره شوي قطاع نفط غازي علاقات هرد حكمته دبيت موافق بيد بدستوري ومقبول بيد بهار طرخه واتا قفتوغو دانوستان كوتاين هات ولا لا حكومه اكيد لا وازو تشاورينكين لا اكيد تشتدي كاش يعني أو مثلا ام بحث لتكين وزور جرينجا تاكيد كما جارة كوديكا مثلا بابة تاكيد كما مثلا تضمين حق ممارسه احزاب السياسي يعني مفروض تنف أبي ورقات ائتلاف إدارة الدولة همي أحزاب السياسي يد كردستاني حق هبيت مثلا وكأفرو كمثلا جارة كوري كباراجان بارتي فكينا بل الكركوكي الموصل النينوى يعني أبابتنا دبيت بيتكرن فأبابتنا همي تأكيد كما ورقك هبي أدبيجنا ورقة ائتلاف إدارة الدولة أبي ورقة أف منهاجي أو اتفاق السركري جارة كوري كهاتف كيري دا هاتت ناف مجلس نواب دا ماشي إقرار كري فهر بابتك اگر متعارض بيت قلبي تشتي معناه متعارضه قلوان التزامات السياسيه هاتينا كردن قبلي هرسيكو لو ماش زور قرنقه تنفيذ كردنا في ورقه ائتلاف اداره الدوله وتايبتي طبعا او بابتانات او الدرباري حكمته هرم كردستان واساسا منهاج وزاري يعني من اف نقطه فيد بيجم نابت منهاج وزاري ورقه بيت وينو كمن ورقه عنايه اجي تخين ما وهمي خلقت شين بخين نبا كواتا شا ورقه دكتور فيات نا بيجم تائستا شنكو هندك بابتت هاتينا كرم قشتي يعني مثلا إعانة أو شبكة حماية الاجتماعية إشي فترة كي هاتا إطلاق كرن بس هندك بابتت هاين درباري حكمتها هرم كردستان دبيت تنسيق هبيت نبرا هردو حكمتنا بيت حكومات اتحادي بتنه هون هندك بابتت هاين قالك جرى شمول ناكت هرم كردستان يعني ده أكيد كمان مثلا مدارس اتفاقية صينية حتى أساسا تناف يعني أمن الغذاء إذا بخت خودا هندك بابتها بون إعمار الشنغالي هاد منبيسين بينجي مليار كاننا حتى أنه كمثلا أبابته هان مثلا ناجيات الإزيديال بيستو بينش مليار دانا بون حتى أنه كنهاتيا فأبابتنا هميت كيبر برسا تو قليلة كيكي أم قصانا أراستي شيكي حكومتي عراقي يعني حكومتي هرم يعني نركان خوتان لا أم بالنسبة بما أم مطالباتت كين يعني الموازنة الصبية هي تتناف مجلس نواب دات ناف لجنة مالية دام من وين رتخيت هين أم واكي كتلة سياسي وهمي خلق كردستاني شزايته هميش دشنو كيبية تكنولوجيا مع السكين أم مطالباتت كين بس التزام سياسي أو العفو بريز يعني ميفانا ما بحث لكري زور قرنقة وقت تو التزام كي في ورقة العمل أو ما تصويت السكري من التزامي سياسي هي حكومتي هرم الله من التزامي سياسي هي حكومتي بس حكمتها اتحاديش بالمقابل أوجي محاولة تأكيد كما بجواك إيجابية هاي بس ذا بيجي جنجهيش هبيت يعني مثلا او قرارات دركه في بيشي كان روجاكا يا محكمه اتحادي بيتا يعني بيتا تقريبا ديجي في جو ايجابيه بهرد حكمتها زور باشا زور جرينجا التزام سياسي افرو او هاتيا اتفاق كرن الفي ورقه شن منهاج وزاري دا ما تصويت السركري وتشي سركري ورقه او ما تصويت سركري لازمه توا ديتا جيبه جيك دس خوش مرز غانم
دکتۆر ڤیان وەکو کورد هەم پێشنیارەکان هەم ڕوونکردنەوەکان هەم گلەیەکانی خۆی گەێنێت پرسیاری ئەوە لە بەڕێستانەکەم ئایا سوودانی چی بۆ سون نەکردووە یاخود چی بۆ ناوچە سونیەکان کردووە کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی خۆیانیان هەیە داوای کۆمەڵێک یاسایان کردبوو بۆ خۆیان تا ئێستا چیتان بینی بەڵێ لە ڕاستیدا بە گوێرەی لێکتەگەیشتنەکانی نێوان حکوومەتی بەڕێ سوودانی و هاوپەیمانی سیادای سنە وەک لە سەرەتا باسم کرد هەندێک مەرج لە نێوانیاندا هابوون بۆ مەرج سنە هابوون بۆ بەشداریکردن لە پێکێنانی حکوومەتی سوودانی بەڵام تا ئێستا هیچ کامێک لەو خاڵانە جێبەجێ نەکراون بەڵام ئایا بەڕێ سوودانی بە تەنها هەموو ئەو تاوانە دەکەوێتە ئەو گوناحە دەکەوێتە ئەستۆی بەڕێ سوودانی نەخێر لە ڕاستیدا نەخێر پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بە هۆی ناکۆکی یاسایی بەردەوام دەبن سەرەتا هەتا ئێستا حکوومەتی عێراق وەکو وڵاتێکی فیدرالی نەکەوتۆتە سەرڕێ لە سەر ڕێگەی خۆی ئەو هەندێک لە یاساکان کە کاروباری پەیوەندی نێوان حکوومەتی ناوەندی و هەرێمەکان ڕێک دەخات ئەو یاسانە دەرنەکراون بۆیە حکوومەتێک لە دوایەکان لەسەر بنەمای لێکتەگەیشتنەکان دێن لەدایک دەبن نەک لەسەر بنەمای یاساکان چونکە تا ئێستا هیچ یاسایەک نەبووە هەمان ئەو شتا بۆ سنەکان بۆ کورد بۆ هەموو لایەنەکان جێبەجێ دەکرێت تا ئێستا نووسنگە ئابوووریەکان دەبینین زۆر باشە و پشکێنە لە سەرئاستی پارێزگاکانیش کەواتە بەڕێز خانم ئەم حکوومەتەی سوودانی تەمەنی خۆی تەواو دەکات یا خودت بە دەردی کابینەکانی پێشووتر دەچێ و شەقام لێ ناگەڕێ لە ڕاستیدا من ناتوانم بڵێم ڕەشبین بم بەڵام من ناشتوانم بڵێم کە حکوومەتی سوودانی بەردەوام دەبێت چونکە حکوومەت ناکۆکیەکان هەندێک ناکۆکی نوێ هاتوونەتە ئارەوە ناکۆکی سنی سنی هەیە ناکۆکی کوردی کوردی هەیە ناکۆکی شیعی شیعە هەیە هەمووی بە پێی خۆی کێشەی هەیە بەڵام من لەو باوەڕەدام کە بەڕێز محەممەد شیع سوودانی یەکەم قوربانی ئەو ناکۆکیە سیاسیانەی ناو خودی پێکاتەکان دەچینەوە بەغداد بەڕێز شەمەری پێمان بڵێ تا ئێستا لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی سوورن لەسەر پاڵپشتیکردنی محەممەد شیع سوودانی یاخود پاشگەز بوونەتەوە واتە ئەمێ بڵێم لە نیوەی ڕێگا سوودانی جێناهێڵن لا هذا غير نەخێر ئەمە شتێکی وارد نییە چونکە بەڕێز سوودانی ئێمە وەکو چوارچەوەی هەماهەنگیە و کاندیدی ئێمە بووە و پێویستە لەسەرمان پێویستە لە ڕووی ئەخلاقیشەوە و لە ڕووی عورفیەوە کە ئێمە پاڵپشتی لێ بکەین و لە هەندێک حاڵەتدا ڕاوێژی پێ بکەین هەروەها چەندین کۆبوونەوەی بەردەوام لە نێوان چوارچەوەی لە ناو چوارچەوەی هەمانگی لەگەڵ بەڕێز سوودانی هەیە بۆ ئەوەی ڕێکارەکانی حکوومەت بزانین و ئەو یاسانەش ئاماژە پێ بدەن کە پێویستە لە حکوومەت دەربکرێت بەڵام من دەمەوێت باس لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە بڵێم کە بەڕێز سوودانی سێ وەزیر لە کارەکانیان دوور دەخاتەوە کە پەیوەندیان بە هەندێک کوتلەی بەهێزی شەوایە هەروەها چەندین پارێزگاریش کە لە کارەکانیان دوور دەخاتەوە کە ئەوان سەر بە هەندێک لایانی بەهێزن هەروەها دەکرێت دەتوانی پێمان بڵێ ئەوانەکێن ستعرف لە چەند ڕۆژی داهاتوودا چەند ڕۆژی کەمی داهاتوودا دەزانی ئەوانەکێن دەستخۆش بە هەمان پرسیار وەکو کورد ئاراستەی دکتۆر ڤیان بکەم دکتۆر ڤیان ئێوە وەکو کورد لەگەڵ سوودانی دەمێننەوانێ تا کۆتایی یاخود پەیوەستە بە جێبەجێکردنی داواکاریەکانتانەوە يعني بشك همي او ام بيجين اولانا يعني هيزن سياسي اوت بجدارن او ركت حكومته دا يعني او دعمه حكومته
برای سودانی کن ام دست حکینه یعنی راستی زور گرینگه چون تأکید تکم ابا یعنی ابا احتمال جراسیه يعني تطبيق كردنا التزامات زور جرينجا ما سي مبدأ هبوينا همي جريمة باسكري دبي الشراكات راستقينا بيت أفريقيا مثلا توازنتنا في مؤسسات الحكومية بيت توازنتنا في قرار السياسية حكومات فدرال بحيث نهمي تشت مثلا درباري حكومات هرم كردستان مثلا تهميش بكت توافقها بيت توافق يعني اتفاق اتناف مثلا تشتناف يعني أو ورقة العمل سي شاق جارة كوري كتأكيد كما بس تيدابي تشرسل هزن سياسي تشرسل حكومات التنفيذي تشرسل حكومات التشريعي وبالنسبة بما يعني أفريقيا سطر وجيتشوين سطر وجيش أمنشين تقييم كاين كامل شنكو أساسا مفروضة تقييم بالكشاش هيفا حتى صالة كدر ديار بيت بس عندك بابتت هين احتمال آنيبن محتاجي بارانينا محتاجي موازنانينا عندك إجراءات الزور مثلا يت عادينا شت اكسر مثلا بقرارك مثلا باري يعني حتى قالك جرد بيجين باري مثلا مستحقات الفلاحه وتبس يا منيش كر بدايات فاتا قلتي ما تشكريا يعني هم تشينا لالي بريز محمد شيع السوداني وكي كتله بارتي ديمقراطي كردستان ما عندك ورقه كرينا دستويدا درباري همي او ملفات ايوه كو بارتي ايشكن او كو كورت بدس جمعي لقل لا كان ديكا عندك جاره براستي بيك فامشولتكين بس زور جارش حتى انه مثلا موازنه نهاتيه وقت موازنتات اكيد لانا سياسيه كردستاني مفروضه مثلا بيك فما يقرأيات هبيت بس بالنسبه بوما مثلا ام چندین جاره همه چونانك همي وزراء ما ورقه خويا الداين ويروجي بيشي فتره كما يدايا مثلا وزير تجاره سر باري قلمي يفلاحة سر مثلا دعم سماده بالنسبه بفلاحة قالك بابا تتهن جنم افريقيا مثلا جنم 5 حصه ما يتورقرتين وكي هرم كردستان بينما محافظات العراق 7 حصه يتورقرتين تخصيصات مثلا ابيت بطاقه تمويني دبيت بارك وقت اللي ورقنا دبيت او بارا قريت بابو موظفه يعني ما قالك تشتلقى الوزارات هيك احتمال انه كوقت نبيت ام بحث كاين بس او ما بيتشر بت امت كاين بالنسبه بو يعني بارستنا حقوق يعني ما فين بس خوش بيامك جيش برز خانم لما ويك خلق دا بمان بله او كارنامي او ورقاني كبدس دكتور فيانوي السوداني دتواني جيب كا ياخذنا لما ويك خلق من لا باوردم حکومتی بر السودانی چارنوسی خوی دوای شاندی وزارتی دروی عراق بو امریکا چارنوسی خوی دیاری دکات کالا 8 نوع امانگا بر روی دچید انجام ندارد هر و تا چند دتوانه ترگری لا بقاچاق بدنی دلار بو ایران ولاتانی دروی عراق بعد من هی وادارم بر السودانی بتوانه سرکوتو بید که یکم سەرک وەزیرانەکە لە ناوخۆی عێراقەوە ژیاوە هەڵقوڵاوی ناوخۆی عێراقا و ئەمڕۆ هەروەها کاری زۆری کردووە بۆ تۆڕی چاودێری کۆمەڵاتی بەڵام ئەم سەرکەوتنانەی هەمووی لەوەدا سەرچاوە دەگرێت ئاخۆ ئەو دەتوانێت ڕێگری لە بە قاچاقبردنی دۆلار بۆ دەرەوەی سنوورەکانی عێراق دەبات یاخۆت ئەماش لە دوای تەوابوونی سەردانەکەی شاندی حکوومەتی عێراق دەبێت بۆ واشنگتن. زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان دکتۆر ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق گەلێک سپاس هەروەها بەڕێز غانم عابد ڕاوێژکاری دامەزراوەی ڕوئا بۆ لێکۆڵینەوە گەلێک سپاس کە ئامادە بووی هەروەها بەڕێز ئەبول فەقار شەمەری سەرکردە لە دەوڵەتی یاسا سپاس بۆ بەڕێزیشتان کە لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوون. بەڵێ بەڕێزان بەم شێوەیە ئەم گفتوگوێشمان کۆتایی هات تا دیدارێکی دیکە هەرشەن.